بسم الله الرحمن الرحیم بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام سەلام و میهرەبانی و ڕەحمەتی خوای گەورە بڕژێ بەسەرێک بەیەکی ئێوەی ئازیز و خۆشەویست. سوپاس بخوای پەروەردگار کە بە ئێوەی ئازیز یاخود بە یەکتری شاد کردینەوە لە بەرنامەی باس و خواست بۆ هەڵبژارنی تەورەیەکی نوێ و قسەکردن و گفتوگۆکردن لەسەر ئەو تەورەیە. بەڕێزان، تەورەی ئەمڕۆمان برایەتی نێوان موسڵمانانە. برایەتی لەبەر ڕەزامەندی خوای گەورە و بە مەبەستی دەستکەوتنی پاداشتی خوددا یەکێکە لە نیعمەتە هەرە گەورەکانی پەروەردگاری بوونەوەرکە خستوویەتە ناو دڵی بەندە دەروون پاک و دۆستە لە خواترسەکانیەوە. وەکو خوای پەروەردگار فەرموویەتی واذكروا نعمة الله عليكم إذ كنتم أعداء فألف بين قلوبكم فأصبحتم بنعمته إخوانا. سورة آل عمران آياتي 103. لە شوێنێکی تردا سەبارەت بە برایەتی و دۆستایەتی و یەخستنی دڵەکان بێگومان بە هیچ شتێک نایەتە دی ئەگەر خوای بەتواناویستی لەسەر نەبێت و نەیبەخشێت بە بەندەکانی. وەکو فەرموویەتی لو أنفقت ما في الأرض ما ألفت بين قلوبهم ولكن الله ألف بينهم. سورة الأنفال آياتي 63. بێگومان برایەتیش بەبێ ئیمان نابێ. وەکو خوای گەورە لە ئاەتی دێمی سوورەتی الحجوراتدا دەفەرمێ إنما المؤمنون إخوة، واتە تەنها یان بەڕاستی ئیمانداران برای یەکن. پێغەمبەریشمان محەممەد درودی خوای لەسەر بێت لێچێک لە فەرموودەکانیدا سەبارەت بە پەیوەندی تەقوا و پارێزکاری و برایەتی دەفەرمێ لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه، يعني لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه. بەڕێزان، بۆ تەورەی ئەمڕۆی بەرنامەکەمان برایەتی نێوان موسڵمانان میوانداری زۆر بەڕێز و خۆشەویست مامۆستا ئاری عەزیز زانای ئاینیمان میوانداری کردووە. مامۆستا ئاری زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوونت. سوپاس دەکەم، دەستی ئەوش خۆش بێ. مامۆستا گیان، باسی برایەتی نێوان موسڵمانان دەکەی. بەڵێ، بێگومان هەموو سات و سەردەمێک برایەتی یەکێکە لە شتە زەرور و گرنگەکان بۆ حیاتی تاچی موسڵمان و بۆ کۆمەلگا و مجتەمەعی موسڵمانن. بێگومان ئەمڕۆ برایەتی ینی بە شێوەیەکی حەقیقی واقعی بڵێن تا ئاستێکی زۆر یان کاڵ بۆتەوە، یان چەمچێکی کاڵە. دەمانەوێت بڵین یان دەمانەوێت قسە لەسەرەوە بکەین بۆچی ئەم کاڵێتێ دروست بووە، بۆچی موسڵمانان لە یەکتری دوورن، و دەمانەوێت دەردوو عیلەتەکانیش دیاری بکەین. لێرە یەکەم پرسیارم بۆ بەڕێزت ئەوەیە برایەتی نێوان موسڵمانان چییە؟ بەچی دەگوترێت برایەتی نێوان موسڵمانان؟ بەڵێ، بسم الله الرحمن الرحیم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. دیارە لە پێشتێکە بەڕێزت ئاماژت بە کۆمەڵێ ئاەت و فەرموودەی پێغەمبەری خوا کرد صلی الله عليه وسلم جەوهەر و کرۆکی برایەتی یعنی چی و بۆچی. ئێمە ئەگەر وردبینەوە لە ژیانی بەنی بەشەر مرۆڤەکان، معلومی هەموو لایەکمانە کە مرۆڤ کائینێکی ئیجتیماعیە، بوونەوەرێکی کۆمەڵایەتیە. ئەم معنایە ناکرێت تۆ من بە تاقی تەنیا لە خانوویەکە بە درێژایی ژیانم یا لە ئەشکەوتێکە یا لە شاخێکە یا لە دەشتێکە یا لە فەزایەکە بە تەنیا بژین، بەڵکو مەیلی بەشەر وای خوای گەورە وا خەڵقی کردووە مایلی هاوجینسی خۆیەتی کە بەشەرە ئەبێ بەیەکەوە بژی. لەم بە ژیانەش کە بەیەکەوە ئەژین کەواتە پێویستیان بەیەک ئەبێ، کەواتە بەیەکە هەڵ ئەپژێن، کەواتە بەریەکەوتن هەیە، کەواتە تەعایوش هەیە، کەواتە تەعامل هەیە، کەواتە هەماهەنگی هەیە، کەواتە پێویستبوون بەیەک هەیە. بۆیە کە تەماشا ئەەکەیت بەم مەفهومە جوانەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە تەشریف ئەباتە مەدینە، عەبدوڵای کوڕی سەلام ئەفەرمێ کاتێک کە خەڵق قەرەباڵغیان کرد و تەکانیان ناو هەموو هاتنە سەرجادە و دەسەر دارخورما و کۆڵان و کوچەیان گر بۆ پێشوازی و ئیستیقبال لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. منیش وەکو هەموو خەڵکە تەکانم بەخۆم ما و چوومە پێشەوە و چوومە ڕیزی پێشەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەرکەوت. یەکەم ئاراستە و تەوجیهی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمە بووە کە فەرموویەتی پێش هیچ شتێک ڕووی کردە خەڵکە کەوتی ئێ خەڵکە ئەفشوا السەلامە
وأطعموا الطعام وصلوا الأرحام وصلوا بالليل والناس نيام تدخلوا الجنة بسلام. أما يكن بيامي في غمر خواب صلى الله عليه وسلم كيستويتي كومالغايكي صاغ وتندرست وتباو الربا دروس بكا بچي دست بيكا سلام ليكتري بكن ئاشتی لەگەڵ یەکتریا بەکاربێنن سەلام لە یەکتری یعنی چی یعنی برایەتی لەگەڵ یەکا بکەن. ئێستا من ئەگەر تۆ بە برا نەزانم یا حەقی برایەتەکە جێبەجێ نەکەم هەزار جار لەو سەرجادەیە بووی بن بڕۆکەم بەو لاوە سەلامیش لێ ناکەم بەڵام حەقی برایەتێکە کە لەسەرمە یان حەقی برایەتێکە کە لەسەر تۆیە بێ سەلام لە یەکتری بکەین کە سەلاممان لە یەکتری کرد مەحەبەت و خۆشەویستی و ئولفەت و تەعایش و ڕێزگرتنی مقابل لە بینی یەکدا دروست ئەبێ ئەو کاتە من لەگەڵ تۆ لەگەڵ ئەو لەگەڵ ئەو هەموو کۆمەڵگا تەماشاکەی نەسیج و تانوپۆیەکی کۆمەڵگایەکی مجتمعێکی صحیح و دروست یەتە ئاراوە کە پێغەمبەری خوا داوای سەلامەکە. ئەو وەختە ئەفشوا السەلامە و ئەطعیموا الطعامە نان بن بە هاژاران واتە دەستگیرۆیی یەکتری بکەن فاکتەرێکی لە فاکتەرەکانی ئوخوەت و برایەتی و پاشان وەسیلوا الأرحام سیلەی ڕەحم بەجێبێن لەگەڵ دایکتان لەگەڵ باوکتان لەگەڵ خزمتان لەگەڵ دراوسێتان لەگەڵ دۆست و خۆشەویست و دیسان نزیکبوونەوە تێکەڵبوونەوەکەیە. ئەمە تا ئێرە علاقی بەندەیە لەگەڵ خوای لەگەڵ بەندە لەگەڵ بەندایە لەمە بەدووە علاقی بەندەیە لەگەڵ خوایەکە نیوەشەو هەڵسن خەریکی ڕاز و نیازی خۆتان لەگەڵ خوای خۆتانە ئەنجا تدخلوا الجنة بسلام بەسەلام دەست پێکە بەسەلامیش فرمودەکە کۆتاییەتەوە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە تەشریفی بردە مەدینە لەسەر ئەم مەفهومە و ئەم چەمکە جوانە ویستی کۆمەڵگایەک دروست بکا کە کۆمەڵگایەک دوو عەشرەتی گەورە ئەوس و خەزرەج کە 100 ساڵی ڕێک بوو شمشێریان دانە نابوو لە بەرامبەر بە یەکتری گەنج و جوان و شمشێر بەدەستیان سەدان و هەزارانیان لە یەکتری کوشت بوو وەک ئایەتەکە جنابەت خوێنتەوە وەذکوروا نعمة الله عليكم ئەو نیعمەتی ئیمان و ئیسلامە بێنەوە بیری خۆتان کە چی لێکردن إذ كنتم أعداء فألف بين قلوبكم فأصبحتم بنعمته إخوانا أو نعمة بأنه برشاي خوتان خوامنت أكاب سريانا كبنعمتي إيمان وإسلام خويني صالي إيوه كجايا وكلا حالك خريق بويتنا متان برو جهنم برون أو أنت توشي قناهم معصية بوم يكتير تان بريبو آنيا ژیانیشتان تەنگ بوو حیات نەما بوو دراوسێ لە دراوسی ئەمین نەبوو ئەم قەبیلەی لەو قەبیلەیە ئەمین نەبوو دوو عەشرەتی گەورە خەڵک نێوەرا بچێتە سەر کاسبی نێوەرا بچێتە سەر باخ و ڕەزی خۆی نێوەرا بچێت بۆ تیجارەت نێوەرا تیجارەتەکەی بە ئاشکرا بێنێتەوە. ئەمە بوو کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمەی بنە بڕ کرد بەم ئوخوەتوە فأصبحتم بنعمته إخوانا بنعمتي أم إيمان وإسلامه ئەمەی کە پێغەمبەر لەگەڵ ئێوەی کرد ئەم دینە لەگەڵ ئێوە کرد ئێوە بوون بە برا خوێنی 100 ساڵتان کوژانەوە شمشێرەکانتان دانا وای لیاوی تر ئەوس و خەزرەجی لە سەنگەرێکە لەگەڵ دوژمنی خوایە شەڕیانە کرد. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ ئەم تەعایوشە بۆ ئەم پێکەوە ژیانە ئەم برایەتیە مستلزەماتی حیاتی مرۆڤەکانە بۆیە لە هەموو شت گەورەتر و گرنگترە. ئەگەر تەماشای قورئانکەی هەموو قورئان بگەڕێ ئەمریتیانێ بە برایەتی بۆچی تیانە وەگەڵ ئاەتی جنابی خوێنتەوە إنما المؤمنون إخوة ئەمر نییە چونکە أخوة برايتي مستلزمات إيمانا لقل إيمانا أجر إيمان هبو برايتي نبو إيمان نقصانه أجر برايتي هبو إيمان لقل نبو برايتي بيناوتي دو بهذا النقصانه بويا لهم قرآن بقري أمر ببرايتينيا بو شو كمستلزمات إيمانا أو فرمودي بيغمر يخاش كأفرمي كونوا عباد الله إخوانا إيوا برايك بن يعني حريص بن سور بن لسر باراسني برايت يكتان شو كل دواء أوا فرمي المسلم أخو المسلم تأكيد يكاتوا مسلمان برای مسلمانە ئیماندار برای ئیماندارە ئەم برایەتیتان بپارێزن بۆ تەسلیم بوون بە یەکەم ڕزای خوای پەروەردگار پاشان ژیانێکی بەختەوەر و خۆش و تەباو ڕەبا لە بینی تاکەکانی کۆمەڵگاتە خوای گەورە ئەم برایەتی پێخۆشە پێغەمبەری خوا پێخۆشە ئەم دینە داوایەکە ئەم دینە خەڵک هەڵئەنێ لەسەری ئیمانداران هەڵئەنێ لەسەری بە مستەلزەماتی ئیمانی داناوە حیاتی خۆشمان داوا ئەکە حتا سەیری دێیە بکە سەیری قەبیلەیە بکە سەیری عەشرەتێک بە هەتا برایەتی تیابێ تەماشاکە چەند ئەمین و ئەمانەتی تایە هەتا برایەتیەکەیان تێک بچێکە ئێستا لە چای ببەر چای خۆمان ئەم کوردستانی خۆمانە بینین فەرموو برایەتی لە بینی هیچ کەسێکە بەو شێوەیە نەماوە لە بینی ئەحزابە نەماوە متمانە نەماوە کەس بە کەس وەرەقی کەس داخوێنێتەوە تەماشاکەی چ فەوزایەک دروست بووە. بەڵام پێغەمبەری خوا کەیەتە مەدینە ئاخا بەینە ئەبی ذەڕ وسلمان برایەتی خاتە بینی سلمانی فارسی لەگەڵ ئەبی ذەڕ ورن لخانويك بيك وبجين أو مهاجرة كوشكرة لما كوهات وأم مدينية آخا بين أبي عبيدة الجراح وأبي طلحة برياتي خات بين أبو عبيدة الجراح وبين أبو طلحة آخا بين المهاجرين والأنصار أم برياتي دروس أكايد
کۆچکەرێک لە مەکەوە هاتووە لەگەڵ برایەکیان لە مەدینە ئیخاتە قاتی سەرەوە لە خانووکە یاکو خۆی چۆن قاتی سەرەوە لە خانووی ئەسحابەکە لە ماڵی لەگەڵا بەشکردن ئەو ئەنسارانە ماڵیان بەشکرد باخیان بەشکرد کاسپیان بەشکرد وایان لێ هاو خۆیان بە میراتگیری یەکتری ئەزانی کە ئینسان وای لێ هاو ناو کۆمەڵگادا ئیتر شەرەفی بەرامبەرەکەت لای من ئەمینە هی من لای تۆ ئەمینە ماڵی من ئەمینە هی تۆ ئەمینە لای من هێزیشت پارێزراوتە بێ بۆ ئەم ئەخر قسەکە لەسەر ئەمەیە کە ئەم کۆمەڵگایە تەندروستە پڕ لە خۆشی و بە برایەتی و محەبەتە بوو ئەو کاتە پێغەمبەری خوا توانێت دەوڵەت و دەسەڵات دروست بکە و شەوکەت و هەیبەتی دین و ئیسلام و حکومەتی ئیسلام بپارێزێک لە ناو فەوزایە بە حیاتی ناپارێزێت. زۆر باشە مامۆستا، دەمێ بڵێم برایەتی تەنیا قسەیە، یعنی زۆر کەس من دەتوانم لەگەڵ تۆ بڵێم برام لەگەڵ ئەویان برام لەگەڵ فلان برام لەگەڵ فلان برام، بەڵام تەنها ئەمە قسەیەکە و لە قسەیەک تێناپڕی کۆتایی دیان بەڕاستی دەشێ بە قسە نەشگوترێ، بەڵام ئەگەر بە کردار بکرێت جێگای قسەش پڕ دەکاتەوە. حتمەن ئەوەی ئەوەندە لە برایەتە ئەوەندەی کردار هەیە قسە نییە. من بەدەم ڕۆژی دەجار بە تۆ نەڵێم برامی، بەڵام کە دراوسێمی بزانم چۆن تەعاملی لەگەڵ مافی دراوسێتی بزانم مافی دراوسێتی پارێزم، ئەگەر شەریکە کاسبیمی بزانیم حەقی شەریکە کاسبیەکە بپارێزم. تەماشا بکە ئەوانەی کە موسەلزەماتی ئوخوەت و برایەتیە تەماشاکەی تۆ بچیت بۆ خۆت پێخۆشەوە تۆ لە فەرمودەکەی خوێنتەوە بۆ براکەشت پێت خۆش بێ ما يحب لنفسه وانە ئەوەی کە بۆ خۆت پێت خۆشە بۆ براکەت پێت خۆش بێ. نەسرەتی مەظلوم انصر أخاك ظالما أو مظلوما پێغەمبەری خوا فەرمی ئەخاکە بە برا ئەگەر زاڵمە ئەگەر مەظلومە ئەگەر زاڵمە دەستی بگرە مێڵە زوڵم بکە ئەمە برایەتیە، ئەگەر مەظلومە یارمەتی بۆ سەری بکە ئەمە برایەتەکەیەتی. پاشان شەفاعەت و تکاکردن، تۆ وجاهەتێکە هەیە پیاوێکی عشایری ڕیز عشرەتێکی نفوزێکت هەیە ناوبانیەکت هەیە وەک چۆن یەکێک لە پیاوچاکان سەهلی کوڕی عەبدوڵایە چاکەی کرد لەگەڵ کەسێکە کەسەکە زۆر سوپاسی کەوتی علامە تەشکورنا بۆچی سوپاس مەکەی نحن نرى للجاه زكاة كما أن للمال زكاة من وابن بو جاه وناوباني خوم زكاة هي وكو شون بو مالو سر الزكاة هي أم جاه جلالك بتوه أم شكو احترامك خلق لتوه للرئيس عشرتي رئيس حزبي هرشي هي خلق بقصتك بي شفاعتك بو فقيرك بي تكاي بو بكي لصلحك يارمتي بي أما تماشاك أما خو أما فعلية أما قسانية باشان من كان لله من كان في حاجة أخيه كان الله في حاجته هش كسي بي وي براي دينياتي لدابي كرني بي وي خواله بي وي ما مسلب فرموديك پیغمبر عليه الصلاة والسلام نافرمي من پێم خۆشە مانجێک يعني بۆ جێبەجێکردنی پێویستی براک من پێ خۆشتر لەوەی مانجێکە لە مزگەوتی خۆمە عیبادەت بکەم لەگەڵ پیرێژنێکا بڕۆم حاجەتی بۆ تەرتیب بکەم پێویستەکەی بۆ دابین بکەم پێم خۆشتە مانگ لە مزگەوتەکەی خۆمە ئیعتیکاف بکەم و نوێشکەم ئەمە هەمووی عەمەلە. پاشان ئەوەی کە خوای پەروەردگار لەسەر نوێژ باسی ئەکا و لۆمەی خەڵک ئەکا لەسەر سێشتە وەیل للمصەلین کە خوای گەورە فەرمێ الذين هم عن صلاتهم ساهون ئەوانەی کە نوێژەکانیان ئەفەوتوێن هینێتیاکەن سارد و سڕیتیاکەن والذين هم يراؤون ئەوانەی کە ڕیاکەن لە نوێژەکانیان. سێهم يمنعون الماعون ئەوانەی کە منعی براکەیان دەکەن لە پێویستیە کە بەدەمیەوە ناچن. بۆچی؟ کچکە تۆ من توانام هەیە بەدەم تۆ بێ هاوکاریتکەم یارمەتی بکەم تەماشاکەی نایکەم. پاشان سەتری مسلم سەتری عیب و عاری مسلمان تۆ بە فعلیەکەی بە قەولی مەیکە مەیە بە من بڵێ فڵانە عیبم بۆ داپۆشتی کە دراوسێمی کە ڕەفیقمی کە خۆشەویستمی کە شەریکمی کە دراوسێ باخمی عیب و عارەکەم بۆ داپۆشە مش دایە پۆشم ئەمە هەر پێویستیش ناکا بڵێ کاکە من برایەتیم بەدەم کردو. وەفا بە عەهد و پەیمان کە لەگەڵ برای مسلمانی خۆتا هەتە دوعاکردن بۆی کە پێغەمبەری خوا فەرمیێ دوعای ئینسانی مسلمان في ظهر الغیب لە غیبەتی خۆیە مستەجابە. ئەمانە مستەلزەماتی ئوخوەت و برایەتی کە ئینسان جێبەجێیان کە هەمویان ئەبینی تەماشاکەی هەمووی فعلە وەک تۆ فەرمود وەک زیاتر لەوەی کە قسە بێت. ڕاستە پێغەمبەری خوا فەرمیێ هەچ کەسێ برایەکی خۆی خۆش ئەوێ با ئاگاداری بکاتەوە بڵێ لەبەر خاتری خوای گەورە تۆم خۆشەوێ بۆ چونکە بەم قسەیەکە من بە تۆی ئەڵێم تۆش محەبەتی خۆشەویستی بۆ من زیاتر ئەبێ منیش بۆ تۆ زیاتر مەبێ ئەمەیان سونەتە. بەڵام ئەوەندەی ئەمەقە قسەیە صد ئەوەندە فعلە وەک جەنابەت فەرموون کە ئینسان لە تەسەڕف و ئەعمالیان ڕەنگ باتەوە کە من برای تۆم تۆ برای منی نەک بە ئیدعای مامۆستا بابەتێکی تر هێژەوەیە برایەتی بەر لەوەی قسە بێ بەر لەوەی کردار بێ پێویست نییە نێتێکی پاک بێیان ئەگەر بە نێتێکی پاکەوە تۆ هەر کارێک بکەی بە نێتێکی پاکەونێکی دێم لای تۆ دەڵم فلان چاکەم لەگەڵ فلان کەسە کردەوە کاتە لەوانەیە سەر پێشێ بۆ ڕیایش. ڕاستە ئەمەش بۆ خۆی مەسئلەیەکە چونکە وەک عەرزم کردی
ئەم ئوخوەتە سەرچاوەکەی ئیمانە، سەرچاوەکەی ئیمانبوونە بەخوای پەروەردگار، چونکە لە عەقیدەیەکی نامەزرا و قۆڵ و پتەوە لە ناو دڵ و دەرونی ئینسان لە ئیلتیزاماتێکی ئینسان پابەندبوونی بە دەستور و شەرعی خوای پەروەردگارەوە، ئەزانێ کێی خۆش بوێ، ئەزانێ کێی خۆش نەوێ، ئەزانێ بۆچی خۆشەوێ، ئەزانێ لەبەر چی خۆشی ناوێ، هەموو ئەمانە وردکەیتەوە، هەمووی سەرچاوەکەی ئەگەڕێتەوە بۆ ئیمان و باوەڕ. دیارە ئیمان و باوەڕیش هەموو داواکاری ئەوەیە ئینسان کە هەر کار و کردەوەیەک ئەیکا لە مسەلەسێکە عەمەلەکە بێ ئیخلاسی تیا بێ و ئەبێ علمیشی پێوە بێ. ئەگەر ئیخلاسی تیا نەبێ، یعنی هەر بۆ خوا بێ، بۆ ڕیا نەبێ، بۆ ناو نەبێ، بۆ مجامەلە نەبێ برایەتێکە، بەڵکو ئەم برایەتیە لەبەر تەنها و تەنها لەبەر خوای پەروەردگار بێ و چاوەڕێی ئەجر و پاداشی لێ بکەی لەسەری کە وەری بگریتەوە لای خوای پەروەردگار. زۆر باشە مامۆستا، من دەمەوێت برایەتی لەگەڵ تۆ بکەم. پێویستە کام سیفەتانە لە بنەڕەتدا لە مندا جێ هەبن بۆ ئەوەی بتوانم برایەتی لەگەڵ تۆ بکەم؟ بەڵێ وەڵاهی جاوک خۆت فەرموود پێش هەموو شت ئینسان ئەبێ سادق بێ، ڕازگۆ بێ. یعنی ڕازگۆ بێ چی؟ برایەتی من لەگەڵ تۆیان ڕازگۆ بم، یعنی نیەتم تەنها بۆ خوا بێ، تەنها و تەنها نیەتم بەخوا بێ، ئیشم بە ماڵی دنیای تۆ نەبێ، ئیشم بە سومعە و حەیای تۆ نەبێ، ئیشم بە پارۆ سیارەی تۆ نەبێ، ئیشم بە شتێکی تۆ نەبێ کە من دڵم بۆی لێباو بێم خۆم بێنمە پێشەوە و تەمەلوق و مجاملە بکەم و ئەملا و ئەولا و خۆم وا خۆم پیشان بم کە لەگەڵ تۆیان زۆر دۆستێکی سەمیمیم و زۆر برایەکی بەکەڵکم بۆ ڕۆژی تەنگانە نا. ئەمە یەکەم شت ئەمەیە کە ئینسان ئەبێ سادق بێ، سدقەکەش دە نیەتەوە چاواگرێ کە نیەتێکی باشی بێ و نیەتێکی پاکی هەبێ لەگەڵ هەموو مەعایرەکانی ترا کە بتوانێت برایەتەکەی بە ئەمانەتەوە لەگەڵی بکە و زەرەری لێ نەیە و زەربەی لێ نەیە و ڕووکەش نەبێ و جەوهەری هەبێ کە ئەم جەوهرە زیاتر لەو ئیمان و سدقەیە خۆی ئەبینێتەوە کە عەرزم کردیت. مامۆستا، برایەتی دەبێت تاگلایانە بێ، یان کاتێ من ویستی برایەتیم لەگەڵ تۆدا هەیە یان تۆ ویستی برایەتی لەگەڵ مندا هەیە، پێویست نییە منیش هەمان نیەت و هەمان ویست و هەمان ئیرادەم هەبێ بۆ برایەتی ئەو جار دەتوانین ئێمە برابین؟ حتمەن ئەبێ تاگلایانە نەبێت، چونکە تاگلایانەکە مادام مربوطە یەکەم بە ئیمانەوە، إنما المؤمنون إخوة، كواتا قر تو إيمان دارو من إيمان دارهم أم أخوة لبينمانا مشتركة هاو باشا ناكري من هر براياتي بكمو تو هر دوج بناياتي بكي أو كاتا تو مقصري بايان بعكسه بليم من تو هر براياتي بكي تو من هر راكم ياخذ بيتشي بيابم ياخذ رازنكم لقلطا يا صادق لم لقلطا ناكري ام برايتي بهردو لا اكري لبروا باللي يكتري الرنج باته وبرامبر بيكتري الرنج باته اينا محاله برايتي نايت جاي يعني زور 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 تو هنا برايتي هر هنا قلمنا بلا من هر بشران بلا من هر لا سالم كل سر كشمكر ديار توج بطاقه بي اسد قري والحاصل بيز ذاك انا برايتي قلاب كم يعني ليه بدو لك يتو ناكري امرنا كوم القاده شتێکی شازن يعني جێگەی قبول نییە بۆیە تەنانەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ لا يحل لمسلم أن يهجر أخاه فوق ثلاث. دروست نییە بۆ ئیماندار و بۆ مسلمان سێ ڕۆژ پشت لە برای مسلمانی بکە، یعنی سێ ڕۆژ برایەتەکە بپچڕێنێ، ڕۆژێ دوان سیان قەینات لەوە زیاتر حەدی خۆی لەوە زیاتر ئیتر حەڵاڵ نییە. بۆ چونکە شیرازی ئەم دوو کەسە تێکەچێ کە شیرازی ئەم دوو کەسە تێک چوو لەوانەیە ئەوەی وابەستەیە بە منیشەوە ئەوەی وابەستەیە لەگەڵ تۆشە شیرازیان تێکەچێ. حد تەنانەت ئەگەر من و تۆ برابین برای حەقیقی دایک و باوکی بین، دیارە برایەتیمان بەس باسی برایەتیەکەین، برایەتی نەسەبمان هەیە و برایەتی ئیمانیمان هەیە کە ئەم برایەتی ئیمانیە قورسترە و گرانترە و ئەجریشی زیاترە. ئەگەر من و تۆ سێ ڕۆژ لە سێ ڕۆژ زیاتر ئێستا خەڵکە بینی سێ مانگ سێ ساڵ من و تۆ لە یەک دایک و باوکیش بین، ئەگەر ئەم برایەتی بپشڕێنین تەماشاکەی کۆمەڵی مناڵڵای تۆ بەنەوەیەکتر تەماشای منەکە، کۆمەڵی مناڵڵای من بەنەوەیەکتر تەماشای تۆکە. برایەکی ترمان لەوانەیە تەییدی تۆ بکە بڵێ خەتای ئەوە، لەوانەیە بڵێ خەتای ئەو تەییدی تۆ بکە، خوشتێکمان لەوانەیە دایک و باوکمان تەماشاکەی ئەها ئەم نەسیژە ئەم تان و پۆیەکە بە محکەمی دامان مەزرانە بوو لەسەر ئیمان و لەسەر ئیسلام و برایەتی تەماشاکەی سەرەیانی کرد بۆ خەڵکی تریش هەر من و تۆ نین برایەتەکەمان تێکەچێ. يعني زۆر جار من دوو کەس کە برایەتیان تێک چووە لە شوێنێکە یەکتریمان دیوە هەندێک جار من ئیحراج بووم، يعني ئیحراج بووم ئەگەر ئەچم بەلای ئەمیانە ئەویان دڵی شتێکەکە، ئەگەر ئەچم بەلای ئەویانە ئەویان دڵیان شتێکەکە. تەماشاکە هەمیش لەو بەینا بووم بە سیهەم بووم بە سیهەم کەواتە ساردیم بەرامبەر هەردووکیان نوان بۆ لە بەرەوەی خۆم بپارێزم هیچیان عاجز نەبێ. کەواتە ئەم برایەتیە ناکرێت یەکلایەنە بێ و ناشکرێ پچڕانی ئەم برایەتیە درێژە بکێشێ بۆی خوانە خواسە، چونکە هەرم دوانە ناگرێتەوە سەرەیانەکە و سەرێکێشێ بۆ خەڵکانێکی تریشکە ئەو کۆمەلگایەکە ئێمە باسیەکەین وردە کۆمەلگایەکی
شپرز و پەشێو مامۆستا گەورەکان قدوەن بۆ بچووکەکان حتمەن. ئەنی ئێستا باسی ئەوە دەکەی باسی وت کرد کە لە نێوان دوو کەسا برایەتی حاڵەتێکی خراپی بەسەر دێ پچڕانێک دروست دەبێ گرژێک دروست دەبێت دابڕانێک دروست دەبێت تەرەفێک لەم لا دەڵێ خەتای ئەوە تەرەفێک لەو لا دەڵێ خەتای ئەوە ینی من گەورەکان نابین بە قدوە بۆ بچووکەکان کە ئەوانیش لە یەکتر دەڕدۆنکەین ئەوانی لە یەکتر بکەینە دوژمن ئەوانیش برایەتی و متمانە و سەداقەت و مەحەبەتیان بەیەکەوە نەبێت. زۆر ڕاستە چونکە ئەوەی کە لە خوارەوەیە تەماشای ئێماکە ئێمە یەک بڵین بە فەرەز نابڵێن ئێمە برا گەورین لەناو کۆمەڵگایەکە ئەگەر من و تۆ ساز نەبین ئەگەر من و تۆ تەواو ڕەبان نەبین ئەو خەڵکش کە لە خوارەوەیە سەیری تۆکە ئەوەی لە لای تۆیە عایدی تۆیە ئەوەی لای منە سەیری منەکە بەڵام نە ئەگەر هاتو گەورەکان دەست لە دەستی یەک بوون ئەگەر هاتو گەورەکان دەست لە ملانی یەک بوون ئەگەر هاتو گەورەکان عەفو و تەسامح و لێبوردەییان هەبوو لە هەندێ شتی شاکە نێڵن ڕنگ باتەوە بۆ خوارەوە لە عەشرەتەکەیە لە ناو خزمەکانیە لە شارەکەیە لە حیزبەکەیە لە حکومەتەکەیە لە هەر شوێنێکا کە تۆ ئەیبینی خەڵکێک وابەستەیە و لەژێر دەستی برا گەورەیەکایە دیارە ئەمە تەسیرێکی زۆر زۆر خراپەکە تەنانەت ئێستا بەداخەوە ئەم مۆزوعی فەیسبوک و ئەم وەسائلانی کە ئێستا هەیە بۆتە دافعێک بۆتە باعیسێکی تێکچوونی برایەتی نێوان مسلمانان کە بەداخەوە کەسێک کە خوێنەوارە کەسێک کە مسەقەفە کەسێک کە پلە پۆستێکشی هەیە پۆستێک ئەنووسێ لەژێر ئەو 50 کەس 70 کەس دیندار و بێدین و بەوجدان و بێوجدان و فرسەت تەڵەب و ئەوەی ئیستیغلالەکە ئەوەی چیەکە دەستەکان نەخۆز بێ زۆر تەواوە زۆر وایە زۆر ڕاستە سوپاس دەکەم نە لە حاڵێکا کە پێی ئەڵێ وەڵاهی لە فەیسبوک بۆ بۆم نووسی و ئاەتم بۆ نووسی و حەدیثم بۆ نووسیوە کاکە ئەمە حەقی برایەتیت پێشێل کردووە برای بەڕێزەکەم ئەمە بوختانە تۆ ئەیکەی ناوەڵا ئەمە ڕەخنەی بنیادەرم نێکم نە ڕەخنەش زەوابەتی خۆی هەیە ڕەخنەش معایر و پێوەری خۆی هەیە ڕەخنە تۆ ڕەخنەت لە من هەیە وەرە لە ماڵەوە پێم بڵێ لە حیزبەکەی فلان کەس هەیە بچوو بۆ حیزبەکەی خۆ دانەخراوە دەرگاکەی ئەمەد غەڵەتە ئەمەد باشنی ئەمە بەڵام بێهین بیکەی بە ینی پێ دوایە جاری وا دەچێتە چوارچەوەی سەر هەڵماڵینەوە چێتە سەر هەڵماڵینەکەش زۆربەی زۆری بوختان و قسەی درۆی تێ ئەکەوێت يعني بوختانك بخلق اصل اساسي شينيه ناخير بوختان جنبي وقت وفر واقعك سرق لمنها هي سرق لتويا هي ابي ابوها اللي بك ام برايتيه او ندش برز ببي بيت سر اوي كهرشي اسراري الشخصي من هي تو هليتك يعني اسراري الشخصي تو هي من هليتك يعني بو اما برازبوني خومان دركوتني خومان گەورەبوونی خومان لەشکاندنی یەکتردا دەبینین تا لەوەی کە برابین تا لەوەی کە تەبابین تا لەوەی کە نزیک بین و دۆست و پشتیەک بین من دووبارە ئەشمۆسە قسەکەی یەکەم کە ئەم برایەتیە سەرچاوەکەی ئیمانە هەچ کەسیە بۆش من نووسیون ئەم برایەتیەتان خەلەلی تایە کە ئەم برایەتی خەلەلی تیا بوو کولی یەکێکمان ئەبێ بچینەوە سەر ئیمانەکەی خۆمان علامەتێکی ئیستیفهام دانێ یعنی نیشانەی پرسیار لەسەر ئیمانەکەی خۆمان دانێ چونکە من لە ئەوڵەوە وتم عقیدەیەکی دامەزراو لە دڵ و دەرونی ئینسانە پابەندبوون بە ئەمری خوای پەروەردگار و پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم و پابەندبوون بە شەریعەتی ئیسلامەوە تۆ واد لێ ئەکا کە ئەم حەقانە ئەدا بکەی پێشێلیان ئەەکەی کاتێک کە پێشێلیانەکەی کەواتە بێ بگەڕێتەوە سەر ئەسڵەکە نیشانەی پرسیار لەسەر ئیمانەکەی خۆت دانیە من ئاەتم بۆ نووسی و حەدیثم بۆ نووسیوە خۆی لە ئاەت و حەدیثەکە لایە ئەچێ بوختانێکی تری 5 ساڵی لەمەوە پێش بۆ کەسێکم بۆنێتەوە ئەی فلانە ساڵوای نەوتووە كاك من آيات وحديث بونوسي من ليس المؤمن بالطعان ولا اللعان ولا الفاحش ولا البذي كما حقي براياتي إنساني مسلمان طعن ناقري لخلق تانا ناقري زماني بيزنية درو بدم خلق وناكا بختان ناكا خوي لما لا آية أي أو فلانكس واي نول واي نو كاك من باسي حديث بوكم باسي حقي براياتي بوكم باسي حقي واجبي شرعي بوكم أما واجبي شرعي باسي كسب نكرو بلام خوي لي لا آية تماشاك أو كاتبه زور باشا نشاني بسيارة سر إيمانك من خۆم زۆر پێپەسەندە پێم وایە کە ئەوەی من دێڵم یان تەنها حەق بەلای منەوە ئەمن دێڵێم تەنها ئەوە ڕاستەوە ئەوەی یعنی هەرچی جوانەکانە لای منەوە هەرچی ناشرینەکان نیشانە بە تۆ ئەمە نیشانەی غرور و نیشانەی لە خۆ ڕازی بوون و نیشانەی تەسکیەی نەفسە
كخواي قورا فرمي فلا تزكوا أنفسكم تزكي نفسي خوتان مكان كاكا تو دعيب هي من بانزم هي كاكا من بانز عيب هي أو بيستي هي كاكا كز ما دام إما بشرني خواي قورا بشر خلقي كلين ملائكة نين معصومين لها لو بلو تابان وجناه داراي جناحين داراي عيبين كسنية كل بني آدم خطأ بيغمر يخاف فرمي هم بني آدم داراي خطأ وجناه هلو هالترازانة شيء هي بتواني قرنتي بابا من يابة وبلا لجيان ما جناهم نكردو نية كواتا توش صاحبي عيبي منيش صاحبي عيب أيش صاحبي عيبة أم غرور أم تكبر أم لخو الرازبونة وابزانم كإثر هالشي حقيقته باكي وشاكي هي لا من وقت أفرمي وهالشي قندلي وبودلي وخرابه بيسي هي لا يتوجه والله عيوانية والله لا يتوش حق هي لا منيش هي والله لا منيش خرابه هي لا يتوجه والله لا منيش رنا قندلي هي لا يتوجه إنسان هشتكى بلام أونده هي النسبية وكم مولانا الرومي دفرمي حقيقة لا أسمانه بربوه وكو آوينيك يعني هر بارتي كوتا شوينك هر كمان بشكل الحقيقة ما بيه حقيقتي بيه بشكل الراسي بيه بشكل لباكي تيايا ايترتو بو بم بختان وبم دعاية وبم كلاكو كلوكا يي سمعي برايكي مسلمان الروشيني ناوي أزريني خرابي بي علي يعني زور باش ما مصاب بلام هندێک کە کار لەسەرەوە دەکەن کە سومعی برایەتی لەکە دارکەن کە برایەتی بشێون کە خەلەل بخەنە نێو برایەتیەوە بەڵام پێ دوانیە هەندێکی تریش ئەوەی کە تۆ بەڕێزت ینی ئەگەر پێی وابێ ئەو بەرامبەر من ئەمەی نووسیوە کەم نیش شتێکی هاوشێوە ئەگەر شتێک بکەم ئەوی ئیسیفزاز کەم دیسان منیش ئاگرەکەم خۆش نەکردووە دیسان کارم نەکردو بۆ دوورکەوتنەوە بەڵێ ئەویش ینی بەعینی وەکوڵە معاملە بە میسل ئەگەر ئەو بوختانێکی کردووە ئەگەر ئەو عیبێکی هەڵماڵیوە ئەگەر ئەو ناڕێکێکی وتووە ئەگەر ئەو خەلەلی خسوەتە برایەتێکەوە نابێ ئێمە خەلە بخەینە برایەتێکەوە یعنی ئەوەی کە وجدانی هەبێ ئەوەی کە لە دین و ئیمانی خۆی بترسێ لە قیامەتی خۆی بترسێ هەمیشە ئیمانەکەی پێش هەموو شتێک بێنێتەوە بەرچاوی خۆی بزانێ ئەم گێژی ئیمانە لەسەر چەنە ئەگەر ئەم گێژی ئیمانە زۆر دابەزیوە وڵات تۆش پەلامارەیە بۆ بوختان و بۆ دیعایە بۆ مهاترات و بۆ قسە و بۆ شکاندن و بۆ برد و خاشکردنی شخصیەتی بەرامبەرەکەت کە ڕەفیقتە دۆستە نەخێت ڕەفیق و دۆستیش نییە لە فەیسبوک دیتە لە ئەنتەرنێت دیوتە شتێکی نووسیوە هەست بە ناوەکەی دیوتە یا بڕسمەکەی دیوتە ببێ ئەوەی بیناسی حکمی لەسەر یان ببێ ئەوەی ئەو من بناسیە لە قسەی فڵان کەسێکە و حکم لەسەر من ئەیە بەڕاستی ئەمانە شتێکی زۆر ناشرینن و شتێکی زۆر قێزەونن کە زۆر جار خراپەکەی مامۆستاخوای پەروەردگار منەت بەسەر ئەهلی مەدینەدا دەکا کە ئێوەمان کردە برا سەر ڕای ئەو هەموو خوێن ڕشتوانە بەڵام تەعدایە بەڵام بەڕاستی بۆ ئێمە کە دەزانین بنەمای برایەتی خۆشگوزەرانی و ڕەفاهیەت و بازرگانی باش و ئەمن و ئەمان و وڵاتی خۆش و خۆشگوزەران و پێشکەوتنە بۆ بەردەوام پێچەوانەکەی زیاتر هەڵدەگرین و پەیڕەوی لێ دەکەین تاوەکو برایەتێکە والله بەداخەوە خولق الإنسان وضعیفە ئینسان بەڵێ ضعیفە و لاوازە بەڵام مەداخلەکانی شەیطان و دەرگاکانی شەیطان لەسەر خۆی کاتەوە ئەگینا من وەکو عەرزم کردی ئینسان بەخۆیە سەیری خۆی بکات والله ئەزانی خۆی بای چەندە لە ئیمانە لە ئەخلاقە لە سیدقە لە ڕازگۆییە لە ئەحد و پەیمانە لە بەڵێنە یعنی کاتێک کە سەیری خۆ دەکەی والله ئەگەر خۆم بردکەمەوە لەگەڵ خۆمە عیب لە کەس ناگرم ئەگەر خۆم بردکەمەوە لەگەڵ خۆمە بوختان بە کەس ناکەم ئەگەر خۆم بردکەمەوە لەگەڵ خۆمە شخصیەتی کەس ناشکێنم بەڵام ئەم نەفسە پیسە ئین النەفسە لەئەمارەة بالسوء ئەگەر ئینسان جڵەوی بەررا بۆ هەوا و ئارەزووی نەفس والله نەفس هەرچی خراپە پێ ئەەکە بس هەتا ئێوارە ئاەت و حەدیسی بۆ نووسی خۆی لە ئاەت و حەدیسەکە لایە هەر سوار کۆڵی نەفس و شەیطانەکەی خۆی بووە خەریکی شکاندنی یەکترە خەریکی ئەوەیە کە بەبایەتی و محەبەت لە بین یەکتری تا ورد و خاشەکە و نایهێڵێ لەو کاتەیدا ئەگەر کەسێک قسەیەکت پێ دەڵێیان خراپەیەکت بەرامبەر دەکەنیان هەڵوێست و کردارێکی خراپت بەرامبەر دەنوێنێ برایەکەت ئەگەر تۆ ئەوە بێنێ و بەرچاوی خۆت کە تۆش بەڕاستی کەم و کورتەکانت چەندن ئەوە بێنێ و بەرچاوی خۆت کە بەڕاستی من دیارە شایانم بۆیە ئەم حرەکە و ئەم جوڵەیان بەرامبەر دەکرێم هەڵوێستم بەرامبەر دەنوێنرێ ئەو کاتە بەڕاستی بۆ خۆت یعنی هەموو ڕق و بەڕاستیش ڕقە ینی لەو کاتێدا ڕقێکت هەڵدەسێت تەوێ خۆت بەسەردا فەڕستکەی هەموو ئەم ڕق و ئەم غەریزە خاڵی نابێتەوە بۆ ناتوانێت ئینسان ئەو ڕقە بخواتەوە پێشەم کە لە کاتێکدا باشترین زۆران باز ئەوەیە کە بەسەر ڕق و نەفس بەسەر ڕقی خۆیان شەدید ئەوە نییە کە لە مەیدانی جەنگا پاڵەوانێک با عەرزاش شەدید ئەوەیە کە بتوانێت سيطرة بس النفسي خويا بكاتو والكاظمين الغيظ والعافين عن الناس آياتي خدايا آياتي خويا أواني كرقوا قيني خوان أخونا وبا خرابشي بنامبر كردبم
عفو هەڵبژێرێ با تەسامح هەڵبژێرێ. من یەک إشارة بي قولي ابن عباس كم رضا ورحمة خوالي بأفرمي أحب إخواني إلي الذي إذا أتيته قبلني وإذا رغبت عنه عذرني. خۆشەویستترین هاوڕێ و ڕەفیق و برا بۆ من ئەو کەسەیە کە بەرەوەی ڕووی بچم قبوڵم بکە باشە کاتێکش کە پشتم لێ هەڵکرد با عوزرم بۆ بێنێتەوە عوزرم بۆ بێنێتەوە تەحتیمم نەکات دام نەڕوخێنێ ئەگەر لە مووقعی ژیانە فترەیەک لە فترەیە حیاتی ڕەفیقایەتی و برایەتی و خۆشەویستی من و تۆیە ساردێک ڕووی تێ کردیت لە من با یەکسەر زەربی سفری نەکەم با یەکسەر نێم هەرچی عیب و عارە هەیە لە بەرەوەی چەند ساڵان ناسم هەمووی هەڵتەکێنم یان تۆ بۆ من یان بۆ من بۆ تۆ نە ئەگەر برایەتێکەمان خۆشەویستترین برا بۆ من ئەو کەسەیە کە ئەفەرمی ئەگەر بەرەوە ڕووی چوم قبوڵم بکە ئەگەر منش لێی سارد بوومەوە عوزرم بۆ بێنێتەوە یەکسەر زەربی سفرم نەکە با تەقدیری مووقیفەکەم کە بزانێ نەخۆشم بزانێ مشکلەیەکم هەیە بزانێ سەرقاڵیەکم هەیە وەک جاران ناتوانم سەردانی بکەم وەک جاران گەرم و گوڕنیم لەگەڵی ئەگەر ئابەم نەفەسەوە لەگەڵ یەکتریە تەعامل بکەین و ئینسیجام بکەین وەڵا فترەیە کە برایەتەکەمانێتەوە وەجێ خۆی هیچیش ناگۆڕێ و هیچیش لە ئارایە مامۆستا قسەکە لەسەرەوە نییە کە ئێمە نامان هەوێ ڕۆڵی کەس بەدەرخەین نامانەوێ ڕێز لە بۆچوون و ڕەئی یەکتر بگرین وەکو خۆت تا چەندی ڕێز لە بۆچوونەکە دەگرم ئەوەی کە منیش هەم تۆش پێویستە ڕێز لە بۆچوونەکانی من بگری پێدوانیە ڕۆڵ و پێگەی یەکتر نادیدە دەگرین بەردەوام دەمانوێت دایمەن یەکتر تەصغیر و تەسفیرکەین هەم بچووک سەیریکەین هەم سفریکەینەوە لەگەڵ هیچ یەکسانیکەین ئەمە نی ئەمە هۆکارە نییە کەوای کردو ئێمە درزێکی کلێنێکی گەورە شارێکی گەورە دۆکارێکی گەورەیە وەک ئەوەی کە خۆت تۆت فەرمود ئەو ئاوێنەیە لە عاسمان کەوتۆتە خوارەوە هەم بەشێک لە نەفەر یەکێک لە ئێمە بەشێکی بەرکەوتووە کەواتە با ڕێز لە ڕەئی یەکتری بگرین با ڕائەکەی تۆ سەوابیش نەبێت بەڵام گرنگ ئەوەی تۆ لەم مووقعەیە لەم قۆناغەیە تۆ قەناعەتت دوایە ئەم ئیشەوا بکرێ قەناعەتت دوایە ئەم ئیشەوا هەڵسوڕێ من با ڕێز لە بۆچوونەکەت بگرم باواز لێ بێنم خۆی زەمن جوابت باتەوە وایە ناڵم تۆ هەر هیزنی و ناڵم تۆ هەرڕێیەکە بەخەڵگنیت و خراپیت و خاینیتی مۆری خیانەت و مۆری درۆ و مۆری خراپەکاری بنێن بەناو چەوانتەوە ئێمە خەڵک زۆر هاواری کرد بۆ خاتری خوا مەسەلا بۆ نمونە ئەم ڕفراندۆمە مەکەن مەیکەن خەڵکێک گوتی مەیکەن خەڵکێک گوتی ئەیکەین لە 100% خۆشی و بەختەوەری و ڕەفاهەت و حیاتێکی کامەرانی بۆ خەڵکێتە پێشەوە بەڵام وا دەرنەچوو ئەکرێ ئێستا من بڵێم ئێوە هەمووتان خائین بوون هەمووتان نەوەڵا خاینیشی ڕەنگەتیا بێ بەڵام تیاشیا بووە وای تێگەشتووە لەو پەڕی دڵسۆزیا بۆ وای زانی وە ژیانێکی خۆش و بەختەوەر بۆ ئەم خەڵکە دروست ئەبێ ئیتر لەم فترەیە من هیچ نەڵێم باشە ئەوە بۆ خۆی زەمن جوابیایەوە کە شکستمان هێنایتر شکستەکە هەیە بە خیانەت بۆ ڕەنگە خیانەتی تیا کرد بێ و هەشە قەناعەتی وابووە وها بۆ تەفسیر و تەحلیلی بۆ قۆناغی ئەم ڕاگوزەری سیاسی و بارودۆخەکە خراپ بۆ غەڵەت بووە ئاوای هەڵسەنگاندووە بەڵام وا دەرنەچوو دقیق چێکەیتە خۆ من کاکە واز لە ئیشی عام بێنە خۆ من لە هەزار ئیشی خۆمە دەستم ماوە تێ و تەحلیلم کردووە و هەڵم سەنگاندووە کەوا باشە و دوایش وا باش دەرنەچوو دێکردمان ئەمە ئیشێکی ماڵی خۆمە باش دەرنەچوو یعنی ئیتر بکەویتە بوختان و بکەویتە موهاترات و بکەویتە ژنێوان و بکەویتە تەخوینکردن و بکەویتە قسەی هەلەق و مەلەق و ناشرین نە ڕەخ نەشەگری ناومەهێنە مابال و ئەقوامین پێغەمبەری خوا هەموو جارێ لەبەر چاوی خەڵکی چییە کەسانێک هەن ئیتر نەیە و ئەحمە و مەحموود و فەتاح و ڕەسوڵ کەس چییە کەسانێک هەن درەنگیان بۆ مزگەوت ئەو کەسێ درەنگە هاوە مزگەوت بۆ خۆی تێگەشت با ئێمەش ئەمڕۆ بە مابال و ئەقوامین باشترین شتە زمانمانی پێ پارێزین لە بوختان و لە موهاترات و لە شکانی براکانمان و لە زەڕبکردنی سفریان بۆ ئەوەی برایەتەکەمان تێک نەچێت بۆ ئەوەی ئەو برایەتی ئیمانی کە مستەلزەماتی ئیمانە ئەبێ کولی یەکێک لە ئێمە ئینەمە المؤمنون ئیخوە هەر ئیماندار برای یەکتریە خوایگە بەکەم و کورتەکانیشەوە برایەتەکە هەر باشتر لە نابرایەتەکە ناتوانانی دەستبەرداری بیت ئەم برایەتە ناتوانین دەستبەرداری بی بەکەم و کوڕیەکانیشەوە وەکو برایەکی خۆت برایەکی دایک و باوکیت هەیە لاسارە وانە تۆزێ لاسارە و سەرڕۆیە هێشتا ئەتوانی دەستبەرداری ئەم برایە بی نە وەڵی قەرزشی بۆ ئەبژێری وەڵی سوڵحیشی بۆ ئەەکەی وەڵی نەسیحەتیشی ئەەکەی وەڵی دڵیشی بۆی ژانەکە وەڵی حەز بە زەرری ناکەی بەڵام ناتوانین دەستبەرداری بی
لەولاوە برایەتی ئیمانی کە خوا داوامان لێکاو پێویستی و مستەلزەماتی ئیمانە ناتوانین بە هیچ کلۆجێک ئێمە مطلقە دەستبەرداری ئەم برایەتیە بین چونکە وەک عەرزم کردی هەر لە بینی ئەم دوانیان نییە سەرایانەکە بۆ خەڵکێکی تر کە سەرایانی کرد بەرەو ئەوە ئەچێ کۆمەڵگای تر بەرەو ئەوە ئەچێ هەموو لە ناویە کاتاکەکانی برایەتەکەی بترازێ شیرازەی بترازێ ئەو کاتە کۆمەڵگایەکی فەوزەوی پڕ ئاشوب بێن بتمانە لە بینی یەکا دروست دەبێن نە با هەوڵ بین ئەو چەمکە جوانانەی کە پێویستن لە بینی برایەتیا بیکەینەوە سەلام لە یەکتری بکەینەوە سەردان یەکتری بکەینەوە غەڵەتەکانی یەکتری قبول بکەین موقیفەکانی یەکترین بەڕێزەوە بنرخین ئەگەر هەڵەش بوو بێ ئەگەر خراپیش بوو بێ ئەو کاتە قەیچێکە خۆی تر خوای گەورە ئەرحەم الراحمینە منیش لەم قۆناغەیە من هەڵەیەکم کردووە تۆ لێم ببوورە یان بە چاوی ڕێزەوە دارا و جیای هەڵین لە قۆناغی لە نسیانەوە هاتوو لە قۆناغی ترە لەوانەیە تۆ بکەویتە هەڵەوە با من چاوم لەوە بێ یعنی هەمیشە تەقدیری ئەوە بکەم ئەم مرۆڤانە ئەم بەشەرانە قۆناغ بە قۆناغ لە بە هەڵەی یەک نابێ خۆشحاڵ بێت نەخێر جا ئەوە گەورەترین هەڵەیە و گەورەترین گوناهیشە چونکە وەک عەرزم کردی سەتری موسڵمان ئەگەر بە نەوعێکش بێ لە نەوعەکان ئەگەر خەتا و گوناه و بە نەوعێکش بێ ئەبێت و هەروە تەفسیری کەیتەوە کە ئەمە بەشەرە و هەڵی کردووە و بیریشمان نەچێ هەرچی حەدی ناو قورئانەیە هەمووی بۆ موسڵمان دابەزیوە بۆ غەیرە موسڵمان دانەبەزیوە کەواتە موسڵمان زیناشەکە قەتڵیش ئەکا ڕیباش ئەخوا چکۆمانە بۆ موسڵمان بەس درۆ خیانەت ئەمە بە تایبەتیش بە گەورەکان باوڵێن کە ئەبێ زۆر ئاگادار بوون چونکە پێغەمبەری خوا فەرمی ئەڕائید لا یەکذب ئەهلەهو ئینسانی پێشەوە ڕابەر نابێت درۆ لەگەڵ میلەتەکەی بکات ئەو دیارە وەک تۆ فەرمووت ئاسەوارەکەی خراپترە بەسەر یەکێ لە داعیەکان دەڵێ چوون بۆ لای شێخ شەعرایی و ڕەحمەتی خوای لێبێ داوای ئامۆژگاریەکم لێ کرد ئەویش شێخ شەعرایی دەڵێ فەرمووی بۆ داعی و بانخوازەکان پێویستە ئاگادار بن لەوەی دێڵێن و خۆتان پێچەوانەکەی دەکەن لما تقولون ما لا تفعلون جا پێت مامۆستا پێ دوانیە برایەتی ژوای بەسەر هاتووە زۆر براگەورەکان زۆر سەرکردەکان ینی باز لە چەمچی برایەتی دەکەن بەڵام دەشێ خەلەلەکە لەسەرەوە بێت لە بنیاتەوە بە تایبەتی بۆ موسڵمانانی ئێستا لەو فترانەی پێشوا کە ئەو براگەورانە کۆ بوون و خەڵک لە تەلەڤیزۆن ئەیبینین بەڵام تەماشاکەی بەیانی خەڵک لە فەیسبوک چیە نووس یعنی قسەکان هەمووی هاتوو سەر ئەم براگەورانە کاکەم براگەورانە دوێنێ کۆبوونەتەوە ئەی باشە محاسبەی ئەم خەڵکی خوارەوەتان بۆ ناکەم یعنی خەڵکێک هەیە مەشهورە خەڵکێک هەیە ناسراوە لەم کۆمەڵەیە لەو کۆمەڵەیە لەو جەماعەتەیە لە فڵانە لە فیسارە کاکە چۆن تۆ ئاوا ڕێشمەت بووە بەرراوە بە ئارەزووی خۆی تێکەوتووە بە باش و بە خراپ بوختان بە گەورە و بە بچووک و مهاتەرات و شکانی براکانی و ڕێزنەگرتنی براکانی و هەرچی پێی بڵێ ئەدای واجباتی برایەتی هەمووی پێشێل کردو پێدوانێ نێتە باشەکە حسن ینی ئەو نێتی زۆر باش لە گۆڕێدانیە بۆ ئەم حاڵەتە نییە چکەگەر ببوایە ڕاستێک من عەرزم کردی ئەو علامەتی ئیستیفهامە بێ ئینسان هەمیشە داینێ لەسەر خۆی و لەژێر لەسەر ئەو کەسانش کە ئەم قسە ڕۆشتووە بەسەریانە حەدی ئەقل بانیەکەی حەدی ئەقل ئامۆژگاریەکەی حەدی ئەقل ئیجراءاتی لەگەڵەکەی کاکە من لەگەڵ مامۆستا بەختیارە برام تۆ جارێک و دوان و سیانە ئەنووسی لەسەر مامۆستا بەختیار قبوڵی ناکەم کاکە یا بێدەنگ ئەبی یا ئەوەتە بەناوی منەوە شت نانووسی چونکە ئێستا زۆربەی خەڵک کە شت ئەنووسێ و برایەتەکەی تێگاوە بۆ خۆی نییە بۆ خەڵکی ترێتێکی یا بۆ حیزبەکەیەتی بۆ حکومەتەکەیەتی بۆ عەشرەتەکەیەتی بۆ بنەماڵەکەیەتی بۆ فڵان و فیسارە یعنی دیفاع لەمانەکە برایەتەکەشی تێکداوە بۆ ئەمانەش پێی رازی نین ئەگەر بیان دوێنی براگەورەکی پێی رازی نییە کە پێی رازی نییە حق وایە بێ ئیجراءاتی لەگەڵ بکرێ حق وایە بێ ئامۆژگاری بکرێ حق وایە بێ تەوبیخ بکرێ حق وایە بێ ئینزار بکرێ بۆ ئەوەی کەوا ئەو زۆر باشە مامۆستا برایەتی پێویستی بە قوربانیدان یعنی ئەوەی لە خۆمەوە دەست پێ بکەم ئەوەی کە پێم وایە کە دەبێ مامۆستا ئاری بیکا لە دەرەنجامی برایەتی نێوانماندا پێویست نییە ئەوە بەرلەوەی داوا لە تۆ بکەم ئەمانە لە خۆمدا هەبێ و پێویست نییە من دەستی هەمیشە دەستی باشەم نزیکتر بێ برایەتیم نزیکتر بێ لەوەی کە دەمەوێت مادام پێویستیم بەوەیە مادام دەمەوێت برایەتی لەگەڵ تۆدا زۆر ڕاستە چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە فەرمودەکەی فەرمی ئەگەر دوو کەس عاجز بوون لە یەکتری با یەکێکیان دەست پێش خەریب بکە ئەگەر ئەو هەلالود بوو با ئەم بەرەو ڕووی بچێ سەلام کە ئێمە قوربانی نییە و ئەوش نەفسی هەیە تۆش نەفس هەیە وەنیە لەوانەیە ئەگەر نەفسەکەی خۆت بەگوێ نەفسەکەی خۆت بڵێ جا کاکە ئەو نەخۆی بە متەکەبیر و دەعیەت زل و دەمار زل ئەزانێ کاکە من چیم لەو کەمترە وەڵامیش ناچم بەڵام نە وەرە ئەم قوربانیە دەی شەڕ لەگەڵ ئەم نەفسەی خۆتەکەی نەفسەکەی من ئەگەر نەفسەکەی ئەو
خۆی بەزل ئەزانێ ئەگەر نەفسەکەی ئەو داعیە و دەماری هەیە ئەگەر نەفسەکەی ئەو وای لێ کردووە برایەتەکەی تێگاوە ئیمانەکەی ضعیف کردووە نا وەرە من لەگەڵ شەڕ لەگەڵ تۆ یاکەم من ئەچم بەرەوە ڕووی ئەو من سەلامی لێکم و پێغەمبەری خوا فەرمێ خەیر و چاکتریان ئەو کەسێکە لە پێشە سەلامەکە ئەکە من ئەم سەلامە هەر شتێکی بەسیتە کە ئێستا بەلەفز ئێڵین بەڵام ئەم سەلامە ئەساس و بناغەی برایەتیەکەیە کە من لێوە ڕۆشتم و سەلام لە تۆ نەکرد تۆ نەتکرد معنای برایەتەکەمان نەماوە بەڵام کە من هاتم سەلامم کردووم تالب بووم بۆ سەلام و کەلام و خۆشی و چاک و چۆنی کەواتە برایەتەکە ئەژێنمەوە یعنی ئەمە هەر سەلامە شتێکی وا سادە نییە دقەی ناکە وەڵا کردم یانم کرد نە ئەمە بناغەیەکە بۆ برایەتەکە ئەگەر ئەم بناغەیە نەبێ برایەتەکە تێگەچی ئەگەر ئەم بناغەیە چاکەیتەوە برایەتەکە ژێتەوە جێی خۆت نەخێر نەک لەسەر ڕێگایە بە ماڵەوە خۆیتە دەرمەکەی ڕووجی لەبی بەخێر بێ سەلام لێکەی بە خێراتمەکەی چوا قسەی خۆشەکەین و گەرن ئازاییەکەین و هەڵەسمەڕم و برایەتەکەیەوە جێگەی ئەمە بۆ خۆی قوربانیدانێکە کە ڕەنگە زۆر جار ئەبێ قورستریش قوربانی بۆ بدەیت کە هەتاوەکو برایەتەکە چاکەی لەوانەیە قوربانیدانەکە پێوەست بێ بە لایانی کەسایەتیەوە لەوانەیە پێوەست بێ بە لایانی مادیەوە لەوانەیە بێ بە حاڵەتی کۆمەڵایەتیەوە بەڵام دەبێت قوربانی لە پێناوداری مادی تیا بکەیت هەموو شتێکی گەورە قوربانی هەموو شتێکی گەورە قوربانی وێ بەڵام بە شەرتێ هیچیان لە برایەتەکە گەورەتر نییە بۆیە ئامادە بین هەموو قوربانیەک بدەین بۆی برایەتەکەمان احتفاظ پێ مامۆستا ئەو لە نێوان دوو موسڵماندایانی نێوان مجتەمەعی موسڵماندا کە پێویستە ئەم برایەتە بەرقەرار بێ بەس ئێستا لە کۆمەلگای کوردیشدا یە من کە ناچارم لەگەڵ هەر کەسێک هەر بیر و ڕایەک هەر حیزبێک هەر چەپە ڕاستە دیموکراسیە ئەلمانیە دیندارە مسلمان دەبێ من لەگەڵی بژین ئەمە کۆمەلگایە خۆ کە سوگارەکەی خۆمان ئەنواع ڕەنگ و بۆ من دەکرێت لەگەڵ خەڵکە نەژیم من دەکرێت لەگەڵ خەڵکە بەیەکەوە هەڵ نەکەم کەواتە گرفتەکەوێت کە بەڕاستی ینی پێویستە لە ناو مسلمانەدا برایەتیە پێویستە لە نێوان تاکەکانی کۆمەلگاشدا ئەم جۆرێک نەوعێک لە برایەتی هەبێ بۆیە بتوانین بێکەوە بژین کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەم فەرمودەی کە ئەفەرمووە ئەفشوا السلام وأطعموا الطعام وصلوا الأرحام باشە ئەمە قەینا بۆ ئیماندارەکان باشە بەس خۆ لە مەدینەیە چەند قەبیلەی جوولەکە هەبوو لە عەقیدەیە لە تەقالیدا لە باو خوخ ئەخلاق و سەیر و سلووکە لەگەڵ مسلمانان جیابوون بەڵام وەرە پێغەمبەری خوا وەسیقەی لەگەڵ ئامۆرکردن دەستوری دانا حەق و حقوقی دیاریکردن واجباتی دیاریکردن بۆ ئەوەی ئەم ژیانە کە لەم شارەیە و پێی ئەوترێ مەدینە ژیانێکی تەندروست ژیانێکی ئاسایی ئەمەی کە نەناو مسلماناندایە پێغەمبەری خوا خۆت عەریزی بۆ کێشاوە هەمووی بەیان کرۆ برایەتەکە چۆن کە ئەوەش کە لە غەیرە دینە جوولەکەی و هەرچێکی ترە و هەر دینێکی تری هەیە لەگەڵ مسلمانانە چۆن ئەژی مسلمان لەگەڵ ئەوا چۆن ئەژی ئەم چۆن ڕعایەتی حەقی ئەوکە ئەو چۆن ڕعایەتی حەقی ئەوکە بۆی شارێکی ئامین دروست بێ فەوزا دروست نەبێ شەڕ دروست نەبێ هەرا دروست نەبێ کە هەمومان محتاجین پێ قەتڵ و خوێن ڕەشن دروست نەبێت لە بینی مسلمانێک و جوولەکەیەکیشە کە ئەمە هەموو ئەمانە پێمانەڵێ تێمانەگەنێ کە ئەم برایەتیە بۆ ئەوەیە کە ئەم ئیستیخلاف و ئەم خەلیفایەتی سەر ئەرز کە خوای گەورە ئەم مرۆڤانەی کردووە بە خەلیفە وەک زانایان ئەفەرمون ئەم خەلیفایەتیە بە شێوەیەکی تەندروست و ڕێک و پێک بڕوا بڕێوە ئەگەر ئاوا بڕوا بڕێوە خەلیفایەتەکەمان بۆ ناکرێ ئەو جێنشینەیە کە خوا ئێمەداناوە لەسەرم ئەرزیا خەریکی تعمیر و عیمران و ئاوەدانکردن و حەزارەت و تەمەدن و ژیان و ژیاری خەڵک بین ئەگەر ئەم برایەتی لەگەڵانە بێ زەحمەتە ناڕوا بڕێوە تێگەچێ هەموو معیارەکان تێکەچ مامۆستا لە برایەتیە ئەو خۆشگوزەرانی و ئەو ڕەفاهێتی و بەختەوەریە هەیە بەڵام هەمووش دەزانین کە لە نەبوونی برایەتیە لە نەبوونی یەکگرتوویە لە نەبوونی ئەوەی کە پاڵی نینە پاڵیەکەوە بەیەکەوە نەبین دەزانین بارودۆخەکە خراپ دەبێ هەم لە ڕووی ئابوووریەوە هەم لە ڕووی حەزارەتەوە هەم لە ڕووی ئیجتیماعیەوە هەم لە ڕووی ئابوووری دەسەڵاتەوە بەڵام بۆچی بەردەوام مرۆڤ ئەم پاوانخوازی هەیە دەیەوێ یعنی من شتێکم بەدەستە دەمەوێت مامۆستائاری هیچ کارە نەبێت لەو بابەتەیە لە کاتێکدا ئەویش پێویستە هەبێت لە مجتەمەعیادا دەژیا ینی بۆ ئەم جەبەڕوتەی ئینسان ئەم خراپکاری ئینسان ئەم سوڵتەخوازی ئینسان ئەم زاڵێتی ئینسان هەیە ناهوێ ئەم برایەتی خۆشگوزەرانی هەبێت زۆر بەداخەوە ئەوەی کە ئێستا ئەم ڕۆبینیمان لە ژیانی کوردەواری و باشووری کوردستانی خۆمانە ئەمەیە کە تو ئەفەرمووی هاتە جێگە سیادەمان کەوتە خەتەرەوە دەوڵەتمان کەوتە خەتەرەوە پێشمەرگەمان کەوتە خەتەرەوە ئەو نەسیجە کۆمەڵایەتیەوە ئەو تانوپۆ بەقەوەتەی کە ئێمە ئیدی ئامانە کرد و حەزمان لێ کرد و هەوڵمان بۆیە کەوتە خەتەرەوە لە ماڵێکایەکێکیان سەر بە حیزبەکەیەکیان سەر بە حیزبەکەی ترە لە یەکتری لالوتن لە یەکتری دڕدۆنگن لە یەکتری عاجزن ئەوە حکومەتەکە ئەیبینی ئاوایە ئەوە سەرۆکەکە ئەیبینی ئاوایە لەگەڵ خەڵکەکەیە ئەم حیزب لەگەڵ ئەو حیزب ئەم تیار لەگەڵ ئەو تیار تەماشاکەی چ فەوزایەک دروست بوو
لە هەموو ئەو بوارانی کە جەناب دڕوت ئاماژەت پێکرد لە بواری دارایی ئەوە چیمان لێ هاو لە بواری سەروەری سیادەت چیمان لێ هاو لە بواری سەروەری یاسا و نظام و دەستور چیمان لێ هاو لە بواری شەوکەت و سام و دەسەڵاتمان چیمان لێ هاو هەموو پێشمەرگە هەموو دنیای گریان کەچی وامان لێکرد لەبەر نەبوونی ئەو برایەتیە وامان لێکرد پێشمەرگە گریا بەدەست خەڵکانێکەوە کە بەسوودەوە لە هەندێک گرتە ڤیددیوکە دەستی خەڵک و سوکایەتی پێەکە مرۆڤ شەرمەزارەکە سەیریەکە ینی پێشمەرگە توانیوەتی هەرچی دوژمن هەیە بیگرێنێ بەڵام بەداخەوە نەبوونی برایەتی نەبوونی ڕێزگرتن لە ڕەئی یەکتری خوێندنەوەی نەخوێندنەوەی یەکتری وای لەکرد کە پێشمەرگە بەدەست راکسود دەپێ و پێپەتیەکەوە کەس نازانێت لەشیەوە هاتووە بگری و تووشی هەزیمەت بێت تووشی ڕوخانی نەفسی بێت تووشی ئەوە بێکە ئیتر شەرم لە خۆی بکە بەداخەوە ئەوە هەمووی تێکچوونی معیار و مقیاسی برایەتی نیوەی ئەو زەوی کە هەمان زیاتریش لە دەستماندا نی هەندێک شارمان هەیە کە جارێکی تر زەحمەتە کەسێکی کوردتوانی بچێتەوە ناوی ئەو مدینەیە کە پێغەمبەری خوا دروست کرد لە بینی موسڵمان و جوولەکەیە چەند ئامین بوو وەرە دووس خورماتوو بە من بێنەرەوە سبێنێ عەرەب و کورد و شیعە و تورکمان و ئەم هەموو قەومە جیاجایە و ئەم هەموو مەزهەبە جیاجایە سبێنێ بتوان بەیەکەوە بژین جارێک زەحمەتە تێک چوو یعنی کە برایەتی نەکرا ئەوە نەتیجەکەیەتی کە ڕعایەتی یەکتری نەکرا کە یەکتری نەخوێنرایەوە کە وجودی یەکتری داننرا من لەگەڵ ئەوان لەگەڵ ئێمە ئاوای لێهاو کە لێهاو یەکێک لە سەحابەکان دەجێڕێتەوە فەرمودەیەکی مەشهورە کە ڕۆژێک لەگەڵ پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام کۆمەڵێک چوونە دەرەوە حەیوانێکیان پێبوو سەریان بڕی پێغەمبەر عەلەیهی سەڵات ئیشەکانیان دابەش کرد پێغەمبەر سەڵات و سەلام دارکۆکردنەوەی بە خۆی دانا وتی من دارتان بۆ کۆ دەکەمەوە دارکو چیلکە و شەواڵی کۆ کردەوە جا پێغەمبەر سەڵات و سەلام لە ئەنجامی قسەکاندا کە دەڵێ ئێوە پێتان سەیرەکە من ئەمیشە بۆ خۆم هەڵدەبژێنم خوای گەورە ڕقی لەو کەسەیە کە خۆی لە نزیکەکانی کە خۆی لە هاوڕێکەکان لە هاوڕێ دەوروبەرەکانی جیا دەکاتەوە بەڵام پێدوانی ئەم جیاکاریە وای کردووە کە برا گەورە و سەردارەکان و دەوڵەمەندەکان و بەرپرسەکان خۆیان وا جیا کردوێتەوە کە خەڵک ڕقی لێبن کە خەڵک خۆشینەون کە خەڵک پشتیان نەگرێ کە خەڵک متمانەیان پێ نەکات ڕاستە ئەم جیاکاریە تەنانەت ئەبوو لە بینی سەرۆکێک و ڕعیەتێکان نەبێت ئەبوو نەبێت یعنی ڕعیەتێ بێ بچێتە بەردەرگای سەرۆک و سوڵتان و دەسەڵاتداری وڵات ئەبێ زۆر ئاسایی بێ بچێ نەک کەسێکی عادی سەرۆک و دەسەڵاتدارەکانی ئێمە ڕازی نەبوون سەرۆکی حیزبەکان ببینن یعنی ئەوانەی کە وەکو ئەوان خاوەن ڕەن خاوەن فکرن خاوەن بەرژەوەندی ئەم وڵاتن ئەیانێ بەرژەوەندی ئەم وڵاتە پارێزن ئەوانەیە لە حاڵێکە ئەوانیان نەبینی بێ لە حاڵێکە ئینسیجامیان لەگەڵ ئەوانە نەبووێ وەڵڵاهی لەگەڵ خەڵکێکی ڕەش و ڕوت و ڕعیەتە کە خۆیان بەرەو ڕووی هەسان وتیان من چەندێکە ئەمەوێت تۆ ببینم چەند ساڵە ئەمەوێت تۆ ببینم ئەمەیەکە نەتیجەکەی کە ئێسایی بینی بەداخەوە خوای پەروەردگاریش هەتا فترەیەک ئەم ناز و نیعمەت و ئەم ڕەفاهیەت و ئەم ئەمن و ئەم قووەت و ئەم دەسەڵات و ئەم خاک و شتایە بە خەڵکی کە نیعمەتەکە شکرانەی نیعمەتیان لەسەر نەکرد و بە تەندروست و بە شێوەیەکی صحیح بەکاریان نەهێنا لە ئوخوەت و برایەتی و لە عەدالەت و دادگەریە ئیتر بینی خوای گەورە لێ سنێت وکو ئێمەی سەنوەتەوە جارێ ظاهرەن خوای گەورە ڕەحمان پێ بکا بەرەو خراپتریش نەڕۆ مامۆستا عەرابێ کات بۆ ناو موسڵمانان لە شوێنێک گوتی کامەیە محەممەد بەڵێ لەبەرەوەی پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام گیان نەدەکرایەوە بە نوری پاکی پێغەمبەر ئەوەندە بوون عەکس بوون غەریبی تازە هاتوو دەیگوت پێغەمبەرستانە وەک مەحوێ فەرمێ غەریبێکی تازە هاتوو ئەو دەشتەکەی تۆ ئەڵێ کە هات نێزانی کامە پێغەمبەرە یعنی ئەمەندە پێغەمبەر سادە بوو ئەمەندە خاکی بوو چوو بۆ سەر قاڵب و شقڵشێوەی سادە و خاکیەکان کە لەگەڵ یا دانیشت بوون ئەوانی شاویان لە پێغەمبەری خوا کرد بوو ئەمەندەیان محەبەت و ئولفەت بە پێغەمبەرەوە هەبوو تێگەی لە ئەخلاقا لە ڕنگ و ڕووە لە جلوبەرگە لە هەڵس و کەوتە لە عەقیدە و بیر و باوەڕە نەک وەکو خەڵکی ئەمڕۆ پێگەی تەقلیدی گەورەکانی خۆیەکە لە کەش و فش و سەیارە و جل و فڵانەشت بە ناوی فڵانک کەسەوە ناونراوە و خۆی لە خەڵکی جیا بکاتەوە نە غەریبی تازە هاتوو دەیگوت پێغەمبەرستانە نێزانی کامە پێغەمبەرە لەگەڵ ئەو ڕەش و ڕوتەیە لەگەڵ ئەو خەڵکە خاکیا بووی جیا ناکرایەوە حتا مامۆستا لە کۆمپانیایەک لە کارگەیەک لە شوێنێک ئەگەر خاوەن کارەکە کۆمەڵی خەڵک لەبەر دەستیایەتی ئیش و کاری بۆ دەکات ئەگەر خۆیان لێجیا بکاتەوە کرێکارەکانی بەردەستەکانی ئەندازیارەکانی کاربڕێوەبەرەکانی کارجێڕەکانیشی کارەکەی بە دڵسۆزی بۆ ناکەن بە دڵسۆزی بەڵام ئەگەر ئەو وەکو پشکدار سەیریان بکە ئەگەر ئەوەی کە بیهێ ژیانی خۆی پێخۆشە پێ ژیانی ئەوانیش خۆش بکە وەکو ئەوەی خاوەن پشک بن ئیشی بۆ دەکەن ئەگەر وەکو بەشدارێک تەماشایان بکە ئێمە هەمومان بەیەکەوە ئەم ئیشاکەین لەسەر مێزێک دانیشین نامەخۆین
بەڵام ئەوە نەخوا فەزلی دەکرێت من لەگەڵ من کردووە پارەکە هی منە و ئێوەش لەگەڵ منە ئیشەکەن ئەگەر ئێوە نەبن ئەم پارەیە منیش هەڵناسوڕ یعنی بەم منتیقەوە سەیریان بکە قسەیان لەگەڵا بکە ئەگەر دەست و بازووی ئێوە نەبێ ئەگەر ئیخلاص و دڵسۆزی وانە پارەکەی من بەتەنیا ناتوانێت هیچکە پارە لە منە هێز و بازوو لە ئێوەیە بۆیە لە خوا پارەی یاوە بە من هێز و بازوو یاوە بە ئێوە پارەکەی من محتاجی هێز و بازۆکەی ئێوە هێز و بازۆکەی ئێوە محتاجی پارەکەی من ئەگەر بەم منتیقەوە قسە لەگەڵ ئەم خەڵکایە بکە وەکو تۆ فەرمی لەگەڵیان دانیشێ و هەڵسوکەوت بکە و بە چاوی نزمەوە تەماشایان نەکە والله پێم وایە ئەو بەردەستانەی ئەو کارێک کە لەبەر دەرگاکەیەتی باشترین پاراستن پارێزەر دەبێت بۆ ئەو ماڵ و سەرۆت و سامانەی کە ئەم لە بەردەستی ئەمایە و ئەم ئاگای لێ چونکەڵێ دڵسۆزیەکم لێ بینیوە کابرایەکی یعنی دیومانە زۆرمان دیوە کە وەصفی ساحبی شەکەی خۆی کڕۆتێتی کابرایەکی زۆر سادەیە زۆر خاکیە لەگەڵ ئێمە نانەخوا سواری سیارە بێ دەدواوە دائانیشێ مەسەلا هەندێک بەخوا ئامادەم شەوجیشی بۆ وەڵا بەتەمام ئەتوانم بەیانی هەتا ئێوەرە لەسەر یەک قاج ڕاوەستم بووی ئیشیشی بۆ بکەم ئەگەر بەم منتیقەوە بەم مەفهومەوە خەڵک برایەتی لەگەڵ خەڵک بکە سەیری ژێردەستەکانی خۆی بکە ئیخوانکم خەوەلەکم پێغەمبەری خوا فەرمی ئەمانە لە ژێر دەستی ئێوەیان لە تەعامی خۆتان بەشیان بن لە لیباسی خۆتان چی لەبەرەکەن لە ئیحترام و لە ڕێزە سوکایەتیان پێ مەکەن ئاوا تەماشاکە ئەم تانوپە و نەسیجی ناو کۆمەڵگایە چەند قایم ئەبێت چەند جوان ئەبێ گوڵی ئەم فەرشە چەند جوانە بێت کە یەکێکیان تۆ یەکیان منم یەکیان ئەوە قاڵیەکی جوان فەرشێکی جوان پێشکەشەکەین کە هەموو کەس حەزەکات تەماشایکە ژیان بە هەمومانەوە جوانە و بە برایەتیشەوە بەهێز و پێزین زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ئاری عەزیز زانایی ئاینی کە لە تەوەری ئەمڕۆی بەرنامەی باسوخواست برایەتی نێوان موسڵمانان میوان مابووی زۆر سپاس مامۆستا خۆش بێ ئێوەش بینەرانی عەزیز و خۆشەویست بیسەرانی بەڕێز سپاس بۆ ئێوەش بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ